هەر لە یەکەم دەستپێکردنمان بە ژیانمان و یەکەم هەراسەمان دایک و باوک لە خزمەتکردنی ئێمە منداڵدا دەبێتە تاوەکو دەمانگێنێتە ئەو تەمەنەی کە پێی دەگەین و خێزانی خۆمان و ماڵی خۆمان دروست دەکەین. بەڵام تەمەنێک دێت بەسەر دایک و باوکدا کە پیر دەبن و توانای خزمەتکردنی خۆیان نامێنێت و زۆر جار بەکەوتەش دەبن. جا ئەرکی ئێمەی منداڵ لێرەدا ئەوەیە کە لە خزمەت دایک و باوکمان دابین. خی گەورەش دەفەرمێت ئەگەر ئەتانەوێت ملەتان ڕازی بم ئەوە هەوڵ بدەن دایک و باوکتان لە خۆتان ڕازی بکەن. جا یەکێک لە ئەرکە پیرۆزەکانی سەرشانی منداڵ ئەوەیە کە خزمەتی دایک و باوکی بکات کاتێک کە بەسەڵا دەچن. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بۆ ئەرکی منداڵ یاخود ئەرک و خزمەتکردنی دایک و باوک لەسەر منداڵان کاتێک کە بەسەڵا دەچن چیەوە چۆن ئێمە بتوانین خزمەتێکی باشیان بکەین لەو تەمەنەدا. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر ئەرسەلان سەید زادە مامۆستای زانکۆکە لە ستۆدیۆ لەگەڵمانە. زۆر بەخێر کاک دکتۆر. ئەرکی دایک یاخود ئەرکی منداڵ لە خزمەتکردنی دایک و باوکیدا لە کێک و دەست پێ دەکات؟ بەناوی خودای باڵادەست درود و ڕەحمەت و بەسەرگیانی پێشەوامان پێغەمبەر عەلەیهی سەلام. زۆر بەخێر بێت. من ئەمێ بە نامەیە دەست پێ بکەم. بەڵێ. باوکێک بە ساڵات چووە. نامەیەکە نووسیە بۆ کوڕەکەی. کوڕی عەزیز، ئەو دەمەی من بە ساڵات چم. کاتێک کە ئەمەوێت نان بخۆم کەوچکەکە لە دەستم بەرە بێتەوە جاری وایە. ناتوانم بەڕێکی بەرەو دەمم بهێنم. تۆ چۆن ئەتوانی یارمەتی دەری من بی؟ ئەو کاتێک کە تۆ قسەم بۆ ئۆکەیت من جارێک و دوو جار و چەند جارێ داوات لە یەکەم دووبارەی کەیتەوە بۆم. ئەو کاتێک کە ئەبێ خۆم بگۆڕم جلەکانم بگۆڕم تۆ چۆن یارمەتی دەری من ئەبی لە بەرکردنی جلەکانمە؟ ئەو کاتێک کە پێویستم بەوە هەیە دەرمانەکانم بدەیتێ چۆن لە کاتی خۆیە ئەم بیتێ؟ ئەو کاتێک کە پێویستم بەوە هەیە کەسێک گوێم بۆ بگرێ تۆ چۆن دەی لە پەنامەدا ئەنیشیت و گوێم بۆ ئەگریت؟ ئەم باوکە ئەزانێ ئیتر گۆڕانکاریەکان دەست پێەکە. ئێمە دەبێ ئەوە بەڕوونی بزانین ڕۆڵەکان گۆڕانکاریان بەسەرادێ. ئەو ڕۆڵەی کە باوک و دایک بەرامبەر بە ڕۆڵەکانیان کردویانە کە ئەم باوکە لە کۆتاییە بە کوڕەکەی ئەڵێ لە نامەکەیە کاتێک کە ئەڵێم قسەکان دووجار و سێجار بۆم دووبارەکەرەوە عادی بە یادی خۆتیا بهێنەرەوە. تۆ چەند جار ئاهاتی یەک پرسیارت لە من ئەکردم و بێتاقەت نەئەبووم و مانوژ نەئەبووم و وەڵامی تۆم ئەیایەوە. بیرت دێ من چۆن ڕام ئەکرد بە شوێن تا کە نانت نەئەخوارد بۆ ئی بێنم و دات نیشێنم و خۆم بە کەوچکەکە بیکەم بەدەمتا. بیرت دێ کە ئەمان ویست بدبەین خۆت بشۆری گەرما و ئامادەیە تۆ ڕاتە کرد ئێمە دەبوای خۆمان تۆمان بهێنایە تۆمان بردایەتە گەرماوەکەوە. ئەی بیرت نایە چەند جار تۆ نەخۆشکەوتویت دایکت ئەو شەوە نەخەوتووە لە پەنای توا دانیشتووە تۆ بیرت دێ ئەمانەمان بۆ تۆ کردووە. ئێستا ڕۆڵەکە ئەگۆڕینەوە کاتی ئەوە هەیە ئیتر تۆ بیت بەڕاستی بە شانازیەوە مرۆڤ ئەبێ ئەم ئیشە بکە نەک بە عیبی بزانێ. زۆر بە شانازیەوە بیت بیر لەوە بکەیتەوە کاتی ئەوەیە ئەو مافە بدەینەوە نە پێویستیە نە ئەرکە مافێکە کە خوای پەروەردگار دایناوە لەسەر ئێمە چۆن ئێمە بین جارێکی تر ئەم مافە بگێڕینەوە بۆ ئەو کەسانەی کە هەموو تەمەنیان بە ئێمە بەخشی. ئێمە بە ئێستایشەوە تۆ دیقەت بدە کچێکی بچکۆلە ئەچێتە مەدخەلەکەوە پێڵاوێکی بەرزی دایکی یەکاتە پێی شانازی ئەکا بۆی کە گەورە بووە. کوڕەکەی منێت لە پەنامەدا ئەنیشێ ئەڵە باوکەوە عینەکەم بەرەبا لە چاوی کەم و هەستەکە گەورە بووە بۆتە من لێرەدا زۆر کات ئەڵە باوکە ئەدی تو ئەو چاکەتم بەرەبا لە بەری کەم. ئەی باشە کە من گەورە بووم چی
ئەو کاتەی تۆ ئێستا پێویستت بە منە لە هەر شوێنیەکایت من لەگەڵتە. ئەی ئەو کاتی من پێویستم بە تۆیە، تۆ چی بۆ من ئەەکەیت؟ ئەمە گرنگە کاک دانیار. گرنگ ئەوەیە لە هەموو بابەتەکانە هەر بابەتی ئەیگرینە بەر ئەم باوکە و دایکی ئێمە ئەگەن نەخوێنەواریش بوو بن، بەڵام بەشی خۆی ئاستێکیان هەبووە هاتوون ئێمەیان پەروەردە کردووە. ئەی ئێمە بەم خوێنەواریەوە بیرمان لەوە کردوتەوە ئاستی ڕۆشنبیریمان زیاد بکەین بەرامبەر بە چۆنێتی ڕەفتارکردن و مامەڵەکردن لەگەڵ خەڵکی بە ساڵات چووە. ئێمە چۆن بتوانین کەسێک بین دڵنەوایی دایک و باوکمان بکەین، کەسێک بین پیان خۆش بێ لە شواردەوریان دابنیشین، کەسێک بین بتوانین خەم و پەژارەی تەمەن و حەبەکان و ئازارەکانیان بۆ کەم بکەینەوە، نەک بین بوارە دەروونەکیشان زیاتر لەسەر قورسکەین. بگومان دکتۆر جان، لە تەمەنێکدا ئەم کوڕکچە کە خزمەت بە دایک و باوکیانەکەن تەمەنێکی بۆ گەنجی و خەریکی شکردن بەجۆ لە جۆرەکان دارایانە هاوکاری دایک و باوکیانەوانەیە کردبێ، بەڵام قۆناغێکی هەستیارتر دێتە پێشەوە کە وردە وردە ئەچنە تەمەنەوە هەستیارترە بن، بە سۆسترە بن، هەستەکەی پێویستی بە ڕەحم و خۆشەویستی هەیە، هەستەکەی پێویستی بە ڕێزگرتنە دەرونی ئەوێ مرتاحبێ، پارەی ناوێ ئیتر. ینی ئەوە تا چەند گرنگە لەم قۆناغە هەستیارانەدا دایک و باوک منداڵ بزانێت کە دایک و باوکی چی پێویستە، چۆن ئاگاداری بێ و شانیەوەی کە لەسەری شێتی دارایانە هاوکاری بکات. سەدەسەکان دانیار ئیشەکە دووە ڕاستە هەیە. ڕاستەیەک ئێمە چۆن گرنگی بە جەستەی ئەم باوک و دایکی ئێمەیە دێ. ئاراستەیەک تریش ئەوەیە ئێمە چۆن بتوانین دەرونیەن ڕەفتار بەرامبەر بە ئەمان بکەین. منێک چیرۆکی بچکۆلە بۆ بەڕێستان بگیارمەوە بۆ بینەرانی عەزیزیشمان. کوڕێکی گەنجی جوان پیاوێکی بە ساڵات چوو کە باوکێتی لەگەڵ خۆیان ئەهێنێ بۆ چێشتخانە، کە ئەهێنێ بۆ چێشتخانە لەسەر مێزێ دائانیشن هەردووکیان. کوڕەکە زۆر نزیکی باوکی دائانیشێ، داوای خواردنەکەن. لەو کاتە بۆ نمونە کوڕەکە شتەکانی باوکە ئەیە بۆ چاک بکات، پاچی قماشی هێناوە بۆی دابنێ بۆ جلەکانی پیس نەبێ، یەکسە باوکی فڕێیە. بوازم لێنانی بە ئیسراحەتمان بخۆم. کوڕەکە بێدەنگ ناڵێ باوکە حایای منت بردەنگ بەرزمەکەرەوە، بێدەنگ دانیشتووە کە باوکەکە دەسەکا بەنان خواردن دەسی ئەلەرزێ. لەو کاتا کوڕەکەی بیکە بە دەمێڵە واز بێنە و من خۆم ئەتوانم تۆ بۆچی کەی خوات ئەڕژێ بەم لە ڕژێ بە و لە ڕژێتە سەر زەویەوە. المهم نانەکە ئەخۆن. پاشان ئەم کوڕە زۆر بە ڕێک و پێکی ئەو ناوە جوان کۆکاتەوە، باوکی ئەبات ئامادەیەکە جوان پاکی ئەکاتەوە، بەرەوە ئەچن کە پارەکە بدەن و بچنە دەرەوە. لە پەنایەکە دەنگێک دێت ئەڵێ کاکە گیان شتێکت بیر چووە. ئەش کە دێتەوە بەلای مێزەکە هیچ نابینی، ئەڵێ بەڕێزم هیچم بیر نەچووە. با بیرت چوو چوانەیەکت بە ئێمە وتەوە کە تۆ وانەیەکت بە ئێمە وتەوە کە ئێمە چۆن ڕەفتارکەین. ئێمەش لێرە گرنگە بزانین لەم قۆناغا چۆن ڕەفتار ئەکەین. ئایا ڕەفتاری ئێمە بە هەمان ستایلی پێشووە کاتی خۆی هەر داواشتمان لە باوکو دایکمان کردووە، هەر فەرمانمان پێ کردوون، هەر وتومان ئەمە بکە ئەوە بکە ئەوە بکە، یاخود ئێستا من دەبێ گوێگرێکی باش بم، دەبێ گوێڕایەڵێکی باش بم، دەبێ بزانم ئەم باوکە ئێستا تەمەنی بەرەوکو ئەڕوا، ئایا داواکاریەکانی چی لەسەر هاتووە، ئایا کاتێک کە ئەبینم هەندێ داواکاری هەیە عەقڵیشم نایی بەڕێجاری وا هەیە، بەس ئایا لە پشتی ئەمەوە شتێک نییە کە ئەم باوکە ئەم دایکە بە منی بگەیێنێ، ئایا نابەجێی ڕەفتارەکانی ئێمە نییە، ئایا من ئەوەندە سەبر و تەحەممولم هەیە کە بتوانم دابنیشم لەگەڵ ئەم باوک و دایکە، ئایا ئێمە ئەگەر چەند منداڵێکین کاتمان تەرخان کردو باوک و دایکمان، ئایا هەوڵمانداوە حەزەکانیان بۆ بەجێ بهێنین؟ لەبەر زۆر زۆر گرنگە ئێمە بیری لەوە بکەینەوە دەرونیەن چۆن ڕەفتار ئەکەین لەگەڵ ئەمانە، چونکە هەموو شتەکانی دنیا بێنە بەردەستیەوە 100% کاک دانیار
پەیوەندیەکی من و تۆ ئێستا تۆ هەستەکەی من چۆنم لەگەڵ تۆ بەخوا میش هەستەکەم تۆ چۆنی لەگەڵ منە چونکە مەرجنی ئیلا بیلا من کۆمەڵی مجامەلاتی یەکتری بکەین چونکە لە دڵە بۆ شتەکان دیارن بە یەکەوە ئەم باوکو دایکەش کە چەند ساڵە ئێمەیان بەخێو کردووە پەروەردەیان کردوین ئەزانن ئێستا ئێمە کاتێک کە قسەیان لەگەڵا ئەکەین بە دیاریان و دانیشتوین دەم چاوی ئێمە ڕوخساری ئێمە هەموو پەیامەکان ڕوونە لەبەر زۆر گرنگە ئێمە بزانین ئەم قۆناغە چ قۆناغیەکە ئێمە زۆر کات لەوانی شەڕی ئەوە بکەین کە بڵین کاکە با من پەیوەندیەکەم لە بینی خۆم و خوا باش بێ ئەی باشە ئەمە ڕێگەیەکی زۆر باشە لە بەردەستە کە ئەتوانی زۆر بە نزیکی بگەی بەخوا بۆ نای ئەمەیان بکەیت زۆر کات هەندێک شتێکین لە دەرەوە لە ناو خەڵکە ئەی باشە بۆ نای ئەمەیان بکەیت بە پەنهانی بینی خۆت و خوا لەبەرۆ گرینگە مرۆڤ چۆن پێویستەکە ئاستی ڕۆشن بدی لە بوارەکانی تریشە ئێمەوە تا ڕۆژانە چەند سعاتمان بەس تەرخان کردووە بانیان زوو هەڵاسینەوە ئێستا جنابتان باستان کرد لەکسەر لە سۆشال میدیا بزانین چی ڕوویە و چی ڕووی نیاوە دوایەکەی سەر کەناڵەکان دوای بە دوای ئەگەڕین سێرچی بۆ بکەین ئەی باشە یەک تۆزیش سێرجێ بۆ بکەین کە چۆن ئێمە دەبێت ئەو کەسانی بە ساڵا چوون ڕەفتاریان لەگەڵا بکەین و بتوانین مافەکانی خوانیان بدەینێ زۆر باشە دکتۆر لەوانێ لە کاتی گەنجیا کاتێکە دەکباو گەنج ئەبن یارمەتیدانێک لە ئەرکێکی ئەواندا لەلای مناڵەکانیانەوە بە خۆشەویستیەک لێکی بنەوە مام لە کاتێکدا کە بە ساڵا ئەچن ئەوان چۆن پێویستیان بە خۆشەویستیە چۆن ئەبێت ئێمە خۆشەویستیان بۆ دەرببڕین خۆی ئەگەر دیقەتی سیاقی قورئانیش بدەین خاتوون زۆر کات لەم بواری ڕەحم و بەزەیی هاتۆتە ئاراوە نەک بەو معنایی کە خۆشەویستی بێ چونکە ئەوەیان جێ زیاتر ئەگرێتە خۆشەویستی کاتێک کە خوا فەرمێ وەخفض لهما جناح الذل من الرحمة دووجار باسی ڕەحمەتەکە وقل رب ارحمهما دووجار باسیەکە جارێکیان من چۆن وا خۆم پیشان بدەم لێرە بە قسە نییە بینی خۆمان پێ شکلەکەی ئەوێ شێوازەکەی ئەوێ ڕوخسارەکەی ئەوێ زمانی جەستەکەی ئەوێ کە من چۆن وا بسەلمێنم بۆ دایک و باوکم کە من کەسێکی دڵسۆزم من کەسێکی بەبەزەیم من کەسێکم ئەمەوێت خزمەتیان بکەم چۆن بتوانم چونکە ئەگەر من بێمە بەردەمی باوک و دایکمەوە و پێیان بڵێم چیتە بێ ئەگەر شتێکشی پێویست بێت پێمەڵێ چونکە دیارە من چۆنم بتووە لەبەرۆ گرنگە لێرە ئێمە بزانین کە چۆن وا ئەکەین ئەوەی کە ئەوان پێویستە بێنە دەرەوە باوەڕم پێ ئەکەیت تەمان دایک و باوک بەرەکەتن بۆ ماڵ دوعاکەیشیان بەرەکەتە هەر بۆ ئێمە من باوک مفاتی خاڵی خۆش بێ زۆر کات هەموو جاریاڵم بە دایکم بەخوا دوعاکانی دایکم نەبێ ئەم تۆزشم پێم ناکرێت چونکە هەر جارێک کە ئەیبینی ئەتو پەرداخی ئاویشەیەتی دوعاەکەت بۆکە کە زۆر کاتەوان لەو تەمەنە دایمەن دەستیشان بە دەست نوێژەوەیە زۆر کە دەمیان بە زیکرەوەیە جێکەڵی ئەکەن لەگەڵ ئەو بابەتانە زۆر زوو ئەگاتە خوا جا لەبەر ئەوە گرنگە مرۆڤ لەیرە چی ئەنوێنێ بۆیان چی شتێک ئەتوانێت پێشکەشیان بکە نەک هەر بە قسەیمەوە بزانین مانگانە من کە وشەکەم وەرگرت تۆزێ پارە بم ئەو هیچم نەهێشتوتەوە دەرمانەکانی بۆ بکڕم هیچم نەهێشتوتەوە ئەوان ئەمەیان ناوی لەوانێ زۆر کات حەزیان بەوەی هەیە بە ئازارەکانشیان و دابنیشن بەڵام تۆ بێی لە پەنایە دابنیشی چەند جوانە کە مناڵەکانی خۆشت وا پەروەردە بکەی ڕێز لە باوکو دایکی بگری سێمێکی لە گرفتە زۆر گەورەکانی ئێمە لە کۆمەلگا ئەوەیە ئایا ئەو مناڵانی ئێمە ئەتوانن خزمەتێ بەدایە گەورە و باوە گەورەیان بکەن ئایا ئەچن بەلایانەوە ئایا لێ ئەپرسنەوە ئایا لەگەڵیانەدا ئەنیشن ئایا کاتیان پێ ئەبەخشن لەبەرۆ یەکێ لە بابەتە زۆر گرنگەکان ئەوەیە دایک و باوک پێویستی بە کات بەخشینە کاتێک کە تایبەتی کەی بە ئەوەوە ئێمە لە زۆر شتا کاتمان بەزایە ئەچێ ڕۆژی دەیان جار ئەم هەندی ئێمە ئەگرین بە دەستمانەوە سەیرێکیەکەین دای ئەنینەوە تۆزێکە سەیرەکەین و داینینەوە ئەی باشە بۆ نەیەم یەک کاتیش بە ئەوان تەرخان بکەم کە لە نزیک بم لێیان ئەوان تۆزێک بتوانن دەردە دڵی خۆیان بکەن
لەوانی زۆر کات پێویستیان بەوە بێ تۆ تۆزی هەواڵیان بیت هینی خزم هی کە سوکاری هی دۆستی نزیک لەبەرەوە گرنگە ئێمە زۆر فەوکەسی ئێمە لەسەر ئەوە بێ ئەم لایەنە دەرونی ئەوان چۆن ڕەچاوەکەی. دکتۆر بڕای جەنابەت ئەو هاوکێشەی ڕاستە بۆ ینی ئێستا من ئەگەر لەگەڵ دایک و باوکم خراپەکار بم ڕێزیان نەگرم دێتەوە ڕێگەی خۆشم؟ واللهی کاک دانیێل طبعا دەیان چیرۆک هەیە لەم بوارە ئێمە ئەگەر نچینە بوارە حەقیقەکەیشەوە چەند دەیان چیرۆک هەیە حتا من بیرم بێ چەند کوڕێک بێزار بوون لە باوکیان بەڵێ کە بێزار بوون ئەیبەنە بیابانێکەوە هەنۆ باوکەکەیان فڕەبن بووی لە کۆڵیان بێتەوە لەو کاتا باوکەکە بەجێ ئێڵن باگیانەکە ئەڵێ ڕۆڵە ئەمەی کە ئێوە ئەیکەن بەرامبەر بە من بەرامبەر بە باوکم کرد ئەوەی کە ئاها هاتوۆتە بەردەمی منەوە کابەتە ئێوە ژێتەوە بەردەمتان کە لەبەرە سەیرەکەیت بتەوێ و نەتەوێ مرۆڤێک ئەمە لە مرۆڤایەتی ئەچێتە دەرکاتە خۆی کاک تۆ یەک قەوسم بیتە بوو پورە قسەکەش پێ بڕم ینی خوای گەورە هاوشانی پەرستنی خۆی ئەمە کردبێ چۆن حەق لەوە ناکاتەوە کە کەسێک بوون لەگەڵ دایک و باوکی خراپیانی هاوشانی وەیە تۆ چاکن لەگەڵ دایک و باو هاوشانی پەرستنی خۆی گەورەیە خۆی 100% دوای پەرستنی خوا و بالوالیدەینی ئیحسان ڕاست ینی ئێمە لێرە من زیاتر بابەتە ئاینەکە ویستم زۆر نەسمەناویەوەنا ئێمە بمانێ و نەمانەوێ ئەم ئەرکە ئەگەر زۆر قورس نەبووایە خۆی پەروەردگار نەیخستە ئەویا یعنی ئەوە بە ئەمە لەوە شتێ بگەین ئاخر عیبادەت قورسە بینی خۆمان بین زۆر کاتی مە زۆر کاتان تێکەسێ ئەڵێ بەخوا ئاسانەوە چی بەڵام عیبادەت لە ئەسڵا قورسە تۆ بانی زوو هەستابی لە خەو دەست نوێژت گرتووە نوێژت گرتووە مانی پێش و بە ڕۆژ بووی قورسە لەگەڵ ئەو قورساییە هاتووە باسی ئەمەی کردو کابەتە ئەم کارش قورسە کە قورسە چۆن ئەتوانیت ئەم قورساییە تێپەڕێنی لەبەر ئێمە بمانێ و نەمانەوێ ئاینی ئێمە مافەکانی هەر هەمووی دابش کردووە چۆن دابشی کردووە باوکو دایک دەبێت مناڵەکەی بە چاکی بە پەروەردە بکات ئاواش دابشی کردووە کە تۆ دەبێت ئەو مافە بدەیتەوە جارێکی تر بەڵام منوتم لە هەمووی گرنگتر ئێمە وان نەزانین مافەکار ئەوەیە کۆمەڵە ئیش بکەین مافەکە ئەوەیە کە ئەم باوکو دایکە دەرونیەن ئیسراحەت بن دەرونیەن ئارام بن خۆیان لەگەڵ خۆیانە بگەنە ئەوەی کە بزانن ئەم مناڵانە لە خزمەتی ئەواندان نەک هەر من ئەوەندەیە ئیشەکانم لە کۆڵکەمەوە ئەو هەموو کاتێک کە ئەیدەم بە مناڵەکانی خۆم دەبێ هیچ نەبێ کاتێکیش بە ئەوان ببەخشم بتوانم بەڕاستی کاتێک کە ئازارێک ڕووی بەڕووی ئەبێتەوە چۆن بناڵەکەم ڕائەکە بۆ ئیبم بۆ نەخۆشخانە فریا ئەمیش بکەوم فریا ئازارەکانی بکەوم چونکە ئێمە نازانین ئێستا ئێمە ئەگەر ئێستا ئەمە ئەگەر یەک ئازاری یەک شوێنمان هەبێ ئەوان فەقەراتی هەیە نرخۆشی درێژخایەنی هەیە ئازاری قاچی هەیە پشتی هەیە ملی ئەو هەموو شتەی لێ کەڵەکە بووە بڵێم ئەی دوێنێ تۆم نەبرد ئەی دوێنێ چارەسەرەکانە بۆ نەکریت ئەی دوێنێ چی ئەی دوێنێ چی لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەم زمانەمان چەند شیرین بێ لەگەڵیانە چۆن بزانین قسەیان لەگەڵا بکەین چۆن بتوانین وێنەیەکی جوانیان پێشکەشکەین کە ئەمە باوەڕ ئەەکەم دەرگایەکە بۆ ئیسراحەتی ئەوان وەگەیشتن بەخوای پەروەردگاریش ئێمە کاتمان بڕۆکوتای ڕۆشتە بەڵام حەزەکەم ئاماژە بە یەک بابەت بین کاتێک کە مرۆڤ ئەچێت بە تەمەندا و تەمەنی بەرز ئەبێتەوە بە ساڵە ئەچێت وەکو مناڵێکی لێتەوە ئەو مناڵێک حەزی لە چی بێت ئەوش حەزی لەوە بێت مناڵ زۆری حەز لە چونە دەرەوە و گەڕان هەیە و دایک و باوکیش کە بە تەمەنا ئەچن و بە سەڵا ئەچن حەزیان بە سەرکردنەوەی خزمان هەیە لانی کۆمەڵایەتی تا چەنە گرنگە ئێمەش لەمەیە لەگەڵ یان نابین چکە زۆر جارە بینین دای حاجێک یاخو باو حاجێک ئەڵێ تاوەکو ئەو کوڕم ئەو کچم لەگەڵانە بێ ناچمە هیچ شوێنێک یەخۆی هەر سیاقی قورئانیە ثم يردون إلى أرذل العمر ئەگەر تۆ بۆ تەمەنێک کە تەمەنێکە ڕێک و پێک و تەمەنی مناڵی لێ دێتەوە کە تەمەنی منداڵی ئەو پێویستیانەی کە هەمانە لێرە شاجارێکی تر ئەبێتەوە ئێمە کە ئەڵێن کاتبەخشین خاتون بم باوک و دایکە هەر ئەوەنی لەگەڵەدا بنیشی پێویستە کات بۆ نمونە بەهارێکە و دەشت و دەرێکی پێ بکرێت پێویستە کات
ئێمە ئەزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام حتا کاتێک کە خەیر و چاکێکی کردبێ بۆ دۆستەکانی خەدیجەی ناردوو ئەم باوکو دایکەش پێویستی بۆ یەک هاوتەمەنەکانی خۆیان ببینن. ئەم باوکو دایکە زۆر کات لە قۆناغەکانە کارێکتەرێکی گرنگ بووە، کەسێکە ئەبینیت فەرمانبەرێک بۆ لە شوێنێکە ڕۆژانە بینیتە خۆی گۆڕیوە، خۆی ئامادە کردووە، خۆی ڕازاندوەوە چی کردووە ئەی تۆ بۆ بیر لەوە ناکەینەوە ئێمە هیچ نەبێ هەر ماوەی ناماوەیەک ئامادەکاریەکی جوانی بکەین ببین بۆ شوێنی گشتیەکان. لە هەمووی گرنگتر ئەوەیە بواریشیان بدەین لەو شوێنانە قسەی خۆیان بکەن، ئیسراحەتی خۆیان وەرگرن، نەک ئێمە هەر لە سەریان بۆستین بواریان نەدەین مەجاریان نەدەین. لەبەر زۆر گرنگە ئێمە بیر چۆن بیر لەوە ئەکەمەوە ژینگەیە بۆ خۆم دروستکەم، ژینگەیە بۆ مناڵەکەم دروستکەم، بۆ هاوسەرەکەم دروستکەم، دەبێ ژینگەیەکی بۆیان دروستکەم، ژینگەیە لەگەڵ ئەوانە بگونجێ، لەگەڵ حەزی ئەوانە بگونجێ، نەک ئەو ژینگەی کە من ئەمەوێت پێی بڵێم ئەو تۆ لە ماڵەوە دانیشتووی هەموو شتێکت لە بەردەستایە، خواردنت هەیە، چیت هەیە ئەی باشە خستوتە بینی چوار دیوارەوە ئەی لەم چوار دیوارە چۆن ئێمە تێپەڕێنین. لەبەر زۆر گرنگە ئێمە لەگەڵ ئەوەیشا بتوانین دەرگایەکیان بەرە و سروشتێکی ئارام بۆ بکەینەوە. زۆر باشە کاک تۆ زۆر بە کورتی یەک پێیان بۆ ئەو تازە هاوسەرانی مناڵیان هەبوو، مناڵیان هەیە و مناڵیان وردەدە گەورە ئەبێ، چۆن مناڵەکەی وا پەروەردە بکات کە گەشتە تەمەنی پیری خزمەتی بکات؟ خۆ یەکێک لەو بوارانەی کە لە بواری پەروەردە دەبێت زۆر کاری لەسەر بکرێ دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتیە. ئێمە چۆن ئەتوانین ئەم منداڵە هەر لە بنەڕەتە من پەیوەندیکی کۆمەڵایەتی بۆ دروستکەم. کاک دانیێل بەدەوان مناڵ بڵێ چۆنی چی پێڵێ باش ئیتر دوو کەلیمەی تری نییە ئەی تۆ چۆنی ئەی تۆ باشی شکر مەستم لەوەیە ئەی باشە ئەم منداڵە من چۆن ئەبێت بتوانێت لە داهاتوە خزمەتێ بە من بکە بە کۆمەلگا بکە ئەگەر من نەهاتمە من پەیوەندیانی بۆ ڕێکخەم. من چۆن نەتوانم ئەم منداڵە کە ئێستا پەیوەندێکی باشی لەگەڵ باوکی خۆما دایکی خۆما خزمەکانی خۆم بۆ دروست نەکەم ئەی چۆن بتوانم داهاتوو بنیاد بنیم. ئەسڵەن پێغەمبەری خوا فەرمێ سەڵات وسەلام با قسەکان بە خێراکی کۆتایی فەرمێ علموا أولادكم أنسابكم تصلوا بها أرحامكم. وەرە مناڵەکەی خۆت فێری نەسەبی خۆتی بکە بۆ ئەوەی ڕەحم بەردەوام ببێ. ئەمە ڕەحمە ئەگەر بۆ دوورەکان بێ جا بۆ نزیکەکان هەر دەبێ بەردەوام دەستچاو زۆر سپاس دەکەین بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیزادە مامۆستای زانکۆ یاخوا دەستچاو خۆش بێ بەرەکەت بخاتە عیلم و زانستەوە.